هەر پاشماوەیەکی زۆر کورد بۆمان دەرکەوت کە زۆرێک لەوانەی دەسەڵاتدارن ئیمڕۆ لە بەغدا نەک هەموویان بەڵام زۆریان تەنها دەم و چاویان گۆڕاوە ئەگینا هەڵگیری هەمان عەقلیەتی ئەنفال و کۆمەڵکوژیەکان مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن. ڕووداوی باوەشێنەکەی جەزائیر و ڕێفراندۆمەکەی کوردستان. شارزایانی سیاسی دەڵێن لە سیاسەتدا هەموو پاشەکشەیەک دۆڕان نییە و هەموو بەرەو پێشچوونێکیش بردنەوە نییە چونکە هەندێک پاشەکشە تاکتیکە بۆ خۆ ئامادەکردن و پێشڕەوی زیاتر ئەگەرچی سیاسەت هەم زانستە و هەم هونەر بەڵام سەرکردە شەرقیەکان بەهۆی زاڵبوونی نەفسی خێڵگەری دەرکی ئەو بابەتە ناکەن و بە هەمان ئەقڵیەتی بەڕێوەبردننی خێڵ ئیدارەی وڵات دەدەن پاشەکشە لە فەرهەنگی خێڵدا بە شکانیش کۆلێک دەدرێتەوە گیانی لێبوردەیی لە خێڵدا بەلاوازی پێناسە دەکرێت بۆیە زۆر جار سەرۆک خێڵەکان لە ئیدارەی وڵاتەکانیاندا تەنها بۆ سەرگرتنی قسەکانیان ئامادەن قوربانی بە هەموو وڵاتەکە بدەن چونکە تەواوی پێناسەکان لە خۆیاندا کورد دەکەنەوە. ڕووداوی باوەشێنەکەی جەزائیر یەکێکە لەو ڕووداوانەی کە باجەکەی داگیرکردنی جەزائیر بوو بۆ ماوەی 132 ساڵ لە سەردەمی دەسەڵاتداری خەلافەتی تورکی عوسمانی بەشێک لەو وڵاتانەی داگیر کراوی عوسمانیەکان بوون لەلایەن حاکمەکانەوە سەرکردایەتی دەکران. دوای هێرشی دەوڵەتی سەرمایەداری بۆ ناوچەکە زۆر وڵات داگیر کران و بەشێکیان پرۆسەی داگیرکاریەکانیان تەنها ڕەمزی بوو و ساڵانە باجیان بە دەوڵەتی سەردەست دەدا. جەزائیر لەو کاتەدا لەلایەن دای حسێن فەرمانڕەوایی دەکرا. کۆنسوڵی فەڕەنسا هاتە کۆشک و چاوی بە دای حسێن کەوت بە مەبەستی باجوەرگرتنی ساڵانە بەڵام لەو کاتەدا گفتوگۆیەکی توند لە نێوانیاندا ڕوو دەدات. دای حسێن ئەو شێوازی مامەڵەی کۆنسوڵ بە سوکایەتی لێک دەداتەوە بۆیە ئەو باوەشێنەی کە لە دەستیدا بوو دەیکێشێت بە دەموچاویدا و هەڕەشەی کردنە دەرەوەی فەڕەنسا دەکات. دوای ئەوەی هەواڵەکە دەگاتەوە بە دەسەڵاتدارانی فەڕەنسا بڕیاری داگیرکردنی تەواوەتی جەزائیر دەدەن. لە ساڵی 1830 سوپای فەڕەنسا هێرشیان کردە سەر جەزائیر و داگیریان کرد. حاکمی جەزائیر ڕای کرد و دواتر جەزائیر خرایە سەر فەڕەنسا. شارەزایانی سیاسی و سەربازی بڕوایان وایە زۆر جار دەوڵەتی سەرمایەدار خواستی گرتنی وڵاتیان هەیە بەڵام ڕاستەوخۆ ناتوانن بۆیە بە دوای بیانوێکدا دەگەڕێن بەڵام بەهۆی تێنەگەیشتووی ئەو سەرکردانی ڕۆژهەڵات بەگشتی بە بەردەوامی پاسا و دەدەن بەدەستەوە بۆ داگیرکاری. لە وڵاتانی ناوچەکە و هەرێمی کوردستانیش زۆر جار ئەوە ڕووی داوە کە تەواوی خەڵکەکە و کیانەکە بووە بە قوربانی هەڵوێستێکی نەزانانەی سیاسی و حەماسەتێکی کاتی سەرنجامیش باجیان بە خاک و خەڵکەکە داوە.